بە دڵنیاییەوە ڕێژەی توشبوون هێشتا لەلای ئێمە زۆر کەمترە لە وڵاتێکی وەکو ئەوروپا وڵاتانی ئەوروپا یاخود ئەمریکا و بە بەراورد بە ئوردون و ئێران و لوبنانیش کە ئێمە توێژینەوەمان کردووە هێشتا ڕێژەی توشبوون لەلای ئێمە زۆر کەمترە لە وڵاتانە بەڵام ساڵانە زیاد دەکا ئەمە لە هەموو جیهان بەم شێوەیە بۆیە پێویستە ئێمە ئێستاوە ئامادەکاری بکەین بۆ ئەوەی ڕێگە بگرین لەو زیادبوونەی کە هەموو جیهانی کردوتەوە. هەستاین بە هەڵمەتی دابەشکردنی گوڵ بەسەر نەخۆشانی توشبوانی ژێرپەنجە. طبعاً ئێمە لێرەدا وەکو ڕێکخراوەکەمان ئامانجی ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆی هەوڵ بین لە ڕێگەی ئەم پەیامەوە بە هاوڵاتیانی ڕابگەێنین کە ژینگە کاریگەریشی گەورەی هەیە لەسەر نەخۆشی ژێرپەنجە بۆ کەمبوونەوەی بۆیە ئەگەرەتانوێت هاوڵاتیەکان یا تاکەکانی کۆمەڵ نەوەیشی تەندروست پێ بگەێنین نەوەیەکی سەلامەت پێ بگەێنین پێویستە ژینگەی وڵاتەکەمان پارێزین. یک